لە شاری سلێمانی دیدارێک ساز کرا لەسەر ڕۆڵی کەسایەتی دیاری ئاینی گەورەی کوردستان و جیهانی ئیسلامی حاجی کاک ئەحمەدی شێخ یان لە هەندێک لە سەرچاوەکانە ناسراوە بە حاجی کاک ئەحمەدی سلێمانی ئەو خۆشەویستی خەڵکی سلێمانی وای کردو ناوی سلێمانی بنکێنن بە ناوەکەیەوە. طبعاً ئەم کەسایەتیە کللتورێکی زۆر جوانی عیرفانی و خۆشەویستی بۆ میلەتی کوردی موسڵمان بەجێهێشتووە، بۆیە پێویستمان بۆیە کە دەست بۆ کللتورۆ بگرین. حاجی کاک ئەحمەدی شێخ لەگەڵەوەی کەسایەتێکی زۆر گەورەی ئاینی و مەرجەعێکی دینی گەورەی سەردەمەکەی خۆی بووە، کەسایەتێکی زۆر ڕۆشنبیر بووە، لەگەڵ چینی ڕۆشنبیرە زۆر تێکەڵ بووە، خەریکی شعر بووە و حتا شێوازی جێبەجێکردنی ئاین بە شێوازێکی زۆر زانستی جێبەجێ کردووە. وهانی خەڵکییاوە کە لەگەڵ یەکترا بەڕەحم بن، هانی خەڵکییاوە دوور بن لە ڕق لە کینە، هانی خەڵکییاوە کە پەروەردەی دەرونیان بکەن بە دەرونیان پاکن و لە هەموو دیاردێکی ناتەندروستی وەکو ڕق و بوغز و کینە و ئەو دیاردانەی کە بێتە هۆکاریەوەی کە ئاشتی کۆمەڵاتی تێک بچێت. حاجی کاک ئەحمەدی شێخ طبعاً مەکتوباتی هەیە و چەند دەستنووسێکیشی بەجێ ماوە. خۆشبەختانە ئەم ڕۆژ لەم دیدارەیە چەند توێژینەوەیکی زانستی طبعاً لیژنەی زانستیان پێکهێنا. بێگومان ئەمەش دەبێتە دەستپێکێک بۆی کە لە ئایندە ئینشەڵڵا کاری باشتر بکرێت و گشت دەستنووسەکانی کاک ئەحمەدی شێخ و شێخ معروفی نێودێ و دەیان گەورە زانای کورد کاری لەسەر بکرێت و زیندوو ڕابگیرێت.